کەمپینی هاوکاری دارایی خەڵکی هەرێمی کوردستان بۆ خەڵکی کەرتی غەزەی برسیکراو لە ڕێی دەستگای خێرخوازی بەخشینەوە بەردەوامی هەیە و هەڵمەتەکەش گەرم و گورتر بووە. تەنها لە شارۆچکەیەکی بچووکی وەکو بەنێنان سەر بە قەزای بەردەڕەش لە پارێزگای دهۆک چەند کەسێک خۆبەخشانە لە ماوەی کەمتر لە هەفتەیەکدا زیاتر لە 9,000 دۆلار هاوکاریان گەیاندا کەمپینەکەی دەستگای خێرخوازی بەخشین. بە تایبەتی لە شارۆچکەی بەنێنان نمونەی کەمە لە دنیا کە ئەوها میلەتی کورد ئەوها سەر بڵندە ئەوها دڵسۆزە ئەوها خەمخۆرە کە لەو وەزعان نەبوونیە کە 3 مانگە موچە نەهاتیە بەو شێوازە پێشوازی بکاتن ینی میلەتێک ئامادە بێتن حەڵقەی پەنجەی لێ بکاتەوە ئامادە بیتن بە قەرز پارەی وەرگری ببەخشی شایانی سوپاس و پێزانینە بەڕاستی دیسان ئەوەی سەلمان کە میلەتێکی زیندووە خەمخۆرە لە بۆ ئومەتی ئیسلامی بەڕاستی هەیە 250 هەیە بە دۆلار دایتی هەیە بە ئالتون دایتی بە نەوعی هەرکەس لە ئەست خۆی هەرکەس لە تااقەت خۆی بەڕاستی سوپاسیان دەکەم کە متمانیان بە ئێمە بوو مەش وەکو ئامانەتێک وەکو خۆی گانمان لە شوێنی مەبەست پارەکە لێرێ نزیکەی بە هەمووی ئەگە بە دۆلار لێک دێ و نزیکەی 9 وەرەقە دەبیتن بە قەزیە پارەکەش تا 13-14 ملیۆن دەبی لەگە جۆتێک گوارەیەک زێر بوو لەگە ئەڵقەیەکیش. دەستگای خێرخوازی بەخشین لە کەرتی غەزە لە گەیاندنی هاوکاریەکان و ئەنجامدانی پرۆژەکانی بەردەوامە. ئەو چاڵاکانشی کە لە غەزە ئەنجام دەدرێن مانای ئەوەیە هاوکاریەکان گەیشتون لە چەند ڕۆژی داهاتووشدا هاوکاریەکان بۆ چەند بەرامبەر زیاد دەکەن. ئێمە لە ڕابردوودا ئەو پرۆژە و کەمپینانەی کەوە کردومانن لە نێو غەزە وەڵامدانەوەیەکی زۆر ئاسان و سادەیەکەوە ئەو پارە گەیشتووە. ئەوەی دووەمینیشان چۆن دەگات بەڵێ ئێمە دیارە لە هەموو شوێنێک ڕقم حیسابی هەیە و بانک هەیە و حەوالە هەیە ئەو پارە دەنێرین و ئەشیاەکان دەکڕین بەڵام ئەشیا لە چێ دەکردرێت ئەوە قسەیەکە هیچ ئەشایەک لە نێو غەزە ئێستا نییە ئێمە بچین بیکڕین لە مارکێتێک لە مەخزنێک لە کۆگایەکی خواردەمەنی نییە بە ناچاری ئێمە دەبێت لە سنوورەکانەوە بە پارەیەکی زۆر گرانتر ئەو خەڵکە بازرگانە چاوچنۆکانی کەوە لەلایەن جوولەکەوە دێن یان خەڵکانی تر بە ئیجازەی جوولەکە دێن کەرستەکان دەفرۆشن ئێمە بە ناچاری دەبی بە پارێکی زۆر گران بیکڕین کەواتە پارەکان بە شێوەیەکی گشتی وە کۆمەچێکە دەگات. دوای ڕاگەیاندنی کەمپین بۆ نەهێشتنی مردن بەهۆی برسێتی خەڵکی کەرتی غەزە هاوڵاتیان و هەژار و کەم دەرامەتان لە پاڵ خواپێداوان جا لە 250 دینار تاکو 110,000 دۆلار کە ژمارەی پێوانەییە دەبەخشن. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.